بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ شیکردنەوە بۆ دۆخی جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران دەکەین دوای هەفتەیەک قسە لەسەرەوە دەکەین چ کاتێک دۆناڵد ترامپ شەڕەکە ڕادەگرێت لە کاتێکە ئێستا دەنگی ناڕزایەتی لە کۆنگرێسی ئەمریکا بەرز بۆتەوە پێی راپۆرتێکی کەناڵی CNN بێ لە 60 ئەمریکەکان لەگەڵ ئەوەدانین کە جەنگ دژی ئێران بەڕێوە چووە قسە لەسەرەوەش دەکەین وەکاری چی بوو کە ئیسرائیل فشاری لە ترامپ کرد بۆی کە ئەو جەنگە دژی ئێران ڕابگەێنێ هەروە قسە لەسەر کوردیش دەکەین ئایا کورد چۆن مامەڵە بکات ببێتە بەشێک لە پرۆژەی ئەمریکا و ئیسرائیل بۆ دۆخی ئێستا ئێران یاخود بێلایەن بێ یاخود پرۆژەی خۆی هەبێت و هەرێمی کوردستانیش چۆن مامەڵە لەگەڵ ئەم پێشاتانە بکات ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا کامیل محمود چاودێری سیاسی قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە هەڵەبجەوە لەگەڵمانە مامۆستا سوپاسیان بەدەبوون دەکەین زۆر سپاس بۆ بەشداریتان ئەگەر سەرەتا خوێنەوەی بەڕێز بزانین بۆ جەنگەکە دوای هەفتەیەک و تاکو ئێستا بڵێن دیدگای ئیدارەی ترامپ بە تایبەتی ڕوونە بۆ مامەڵەکردن لەگەڵ جەنگەکە ماڵێ بە ناوی خۆی گەورە مێرەبان دیارە ئەو جەنگە درێژەی سیاسەتی ئەتوانین بڵێن دەیان ساڵەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە بەرامبەر بە ئێران کە بەردەوام بەریەککەوتن لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیپلۆماسیەوە ئێستاش لە ڕووی سەربازی و ئەو جەنگەی کە ئێستا بەرقەرارە درێژەی کێشاوە گەیشتووە بە حاڵەتێک کە خۆیان بە جەنگی یەکلاکەرەوە ناوی ئەبن ئەوەی کە ئێستا هەیە بەڕاستی دوای جەنگی 12 ڕۆژە کە 12 ڕۆژ پێکدادانێکی قورس ڕوویە و دوای ئەوە کە جۆرێک لە هودنە و جەنگوەستان جەنگەکە وەستا نەک بە تەواوی بۆ وەستێ بەڵکو وەستانێکی بۆ پشودان ئەوەی کە لە ماوەی ئەم فترەی نێوان جەنگی 12 ڕۆژە تا بەرپابوونی ئەم جەنگەیان هەرسیە لایەنەکە ئێران و ئەمریکا و ئیسرائیل لە حاڵەتی خۆ ئامادەکردنا بوون بۆ جەنگێکی ترکە پێچی ئەم جارەیان وایان بەرنامە هەبێت کە جەنگێکی بە بەراورد بەوەی پێشووتر جەنگێکی درێژخایەن بێ ئەوەی کە تا ئێستا ڕووی داوە بلا هەموو لایەکەوە تەکنۆلۆژیای سەربازی ئەمریکی و ئیسرائیلی بەردەوام لە ئێرانە دەن لە ئەوەی کە تا ئێستا کردویانە بە ئامانج توانین بڵێن دوو بازنەیە قیادە دینیەکە لەگەڵ قیادە سەربازیەکەش کە خۆی لە سوپای پاسدارانە ئابینێتەوە زیاتر و زۆربەی ئەتوانین بڵێن ستافی یەکەمی دەسەڵات و ئیدارەی ئێرانیان لە ناو بردووە بەڵام کێشەکەی ئەمریکا ئەوەیەکەوە ئەم هێزە و ئەم دەوڵەتە هەتا ئێستا سەرڕای هەموو ئەو زیانانەش لێی کەوتووە بەڵام هێشتا مل نادا بۆ ئەوەی کەوا بێتە ژێرباری خواستەکانی ئەمریکا و داواکاریەکانی ئەمریکا و ئیسرائیل ئەگەر بەم شێوەیە بەم نەفەسەوە ئێران بەردەوام بێت لە وەکو خۆی لە جەنگی وجود و پارێزگاریکردن لە وجودی خۆی جەنگەکە درێژە کێشەوە درێژە کێشانی ئەم جەنگەش بێگومانە لە سوودی ئەمریکایە وەکو چۆن لە سوودی ئێرانیە لە سوودی ئەمریکا و ئیسرائیلیش نییە چونکە تەکلیفەی جەنگێکی درێژخایەن بۆ ئەمریکا و بۆ ئیسرائیلیش بە تایبەتی ئەمریکا تەجروبەی جەنگی درێژخایەنی هەیە لە ڤێتنام لە ئەفغانستان لە عێراق لە هیچ لەو جەنگانە سەرکەوتنی بەدەست نەهێناوە بەڵکو سوپای ئەمریکایی ماندوو کردووە و سەرڕای ئەوەش ئابووری ئەمریکای لاواز کردووە. بەڵێ مامۆستا سەبارەت بە دیدگای ترامپ ڕوونە چی دەوێت چونکە ڕۆژێک دەڵێ ڕژێمی ئێران دەگۆڕم ڕۆژێک دەڵێ دەبێ بەشدار بم لە بە شەخسی لە دیاریکردنی ڕابەری ئێران ڕۆژێک دەڵێ کوردەکان ئەگەر خۆیان ڕاپەڕین بکەن و پشتیوانی دەکەم و ئەوانە تەلەفۆن دەکا یعنی ڕۆژێک دەڵێ لەوانەیە گفتوگۆ بکرێ دیدگایەکی ڕوونی هەیە خودی ترامپ بۆ ئەم شەڕە طبعا دیدگای ڕوونی ئەمریکا و ئیسرائیل یعنی ئەوەی کە ئامانج و استراتیژی ئەمریکا و ئیسرائیلە ئەگەر بۆیان بێتە دی ئەوەیەکەوە دەسەڵات لە ئێرانە سەراپای بگۆڕن یعنی ئەوەی کە ئەوانەیانەوێت لە ئێرانە دروستی بکەن بەڵام ئایا ئەمەیان بۆ ئەچێتە سەر هەتا ئێستا نەیانتوانیوە ئەوە بکەن بە حکمی ئەوەی کەوا دەوڵەتی ئێران و دەسەڵاتی ئێران و سروشتی ئەو هێزەی ئێستا لە ئێرانە حکومڕانە وەک سروشتی هێزەکانی تر نییە و کۆی بەشار ئەسەد و سەدام حوسەین و ئەو هێزانەی تر کە پێشتر ئەمریکا ڤەنزوێلا ئەوانە لەبەرەوە ئەمان ئەمریکیەکان ئەوەی کە ئەیانەوێ بیکەن دیارە ئەو ئامانجانەی کە ئەیانەوێ ئامانجی ئەوان ئێستا
ئەوەیە کە دەوڵەتی ئێران ئەگەر نەژ ڕوخێ ئەگەر نەیشی گۆڕن بەڵام ببێتە ستافێکی فەرمانبەری ئەمریکی و کارگوزاری قوارەی زایۆنی کە ئەمە دوورە لەوەی کەوا ئێران بێتە ژێرباری قۆبوڵکردنی ئەوەی کە بەشێک بێ لە ئەجیندای ئەمریکی و وەکو دەوڵەتەکانی ترکە تەسلیم بوون بە سازش و بە تەطبیع و بە چوونە ژێرباری خواستەکانی ئەمریکا و ئیسرائیل. کێشەی گەورەی ئەمریکا و ئیسرائیل ئەوەیە کە ئێران تاکە وڵاتێکە کە لە ناوچەکە نایەتە ژێرباری ئەو داواکاریانە. لەبەرەوە ئەم جەنگە بەڕاستی جەنگێکە کەوا ئەمریکیەکان خۆشیان تووشی شۆک بوون نازانانی ئێستا ئێمە بگەڕێنەوە بۆ چەند مانگێک لەمەوە پێش ئەو لاپەڕانەی استراتیژی ئەمنی قومی ئەمریکی بخوێنینەوە لە چەند مانگی ڕابردووە کە بڵاو کرایەوە لە ناو دەقی ئەو استراتیژیەتە خاڵەکانی ناو استراتیژیەتە باس لەوەیە کە ئەمریکا جارێکیکە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هێزی سەربازی بەکار ناهێنێ هەڵ نادا دەوڵەتەکان بڕوخێنێ و هەڵ نادا دیموکراسیەت بسەپێنێ بەڵکو ئەوە ئەکاتە ئەرکی سەرەکی وڵاتانی ناوچەکە خۆیان گەلەکان خۆیان وڵاتەکان خۆیان بەڵام ئەبینین ئێستا ڕێک ئەمەی ئێستا پێچەوانەی ئەو استراتیژە ڕاگەیاندراوەیە کە چەند مانگێک لەمەوە پێش ئەمەش ئەوە پیشاناکە ئەمریکا لەسەر استراتیژێکی سابت یا لەسەر پلانێکی سابت نییە بەڵکو ئەوەی کە دێتە ڕێگایەوە زیاتر خواستەکان خواستی ترامپە. ئێستا ترامپ وەکو کەسێکی حتا لە ئەوساتی ئەمریکی شاوەکو کەسێکی شەڕەنگێز دەرەکەوێت کە هەموو سیاسەتەکانی لەسەر جەنگ و لەگەڵ جەنگی زۆرە ملێ ئەوانە بنیادناوە. بۆیە ئەمەی کە ئێستا ڕوئەدا ئەمێنێتەوە سەر ئاستی بەرەنگاری ئێران خۆڕاگری ئێران تا چەندە ئەتوانێت خۆی ڕابگرێ لە بەردەم ئەو هەموو پەلامارە چڕێکەوە لە هەردوو قۆڵی ئەمریکی و ئیسرائیلیەوە کرێتە سەری. باشە پێ دوایە خودی ترامپ تاکوێ لەگەڵم شەڕە دەڕوا بە چوونی بەڕێزت کۆنگرێسی ئەمریکا بە تایبەتی بڵێن دموکراتەکان نیگەران بوون لەم شەڕە وەراپرسی کرا بوو کەناڵی CNN ئەمریکی لە 1950 هاوڵاتیان ئەمریکی لەگەڵام جەنگەدانە بن تاکوێ لەگەڵم شەڕە دەڕوا تا کۆتایی یاخود جیاوازی شەیە لە بینی ترامپ و نەتەنیاهو لەم شەڕەدا؟ بێگومان ئێمە ئەگەر شەقامی ئەمریکی بخوێنینەوە ئەمریکیەکان بەو ڕادەیە کە ترامپ و سیاسەتەکانی ئەو ستافەی کە ئێستا حکومڕانی ئەمریکیە لە کۆشکی سپیا یعنی تەبانیە لەگەڵ سیاسەتی ئەوانەوە دەنگە ناڕازیەکان بەرامبەر بە ئەم جەنگە و هەتا جەنگەکانی پێشووتریش گەلی ئەمریکی زۆربیان لەگەڵ ئەوان کەوا ئەمریکا چیتر زیاتر لەوە خۆی ناشرین نەکاوە لە بەرچاوی ڕای گشتی جیهانی نەبێتە هێزێکی شەڕەنگێز و هێزێکی دزێوکە کە ئێستاوەکو دڕندە پەلاماری هەموو لایەکەوە بە تایبەتیش پشتیوانی لە دەوڵەتێکی لە قوارەیەکی وەکو ئیسرائیل هەتا لە جەنگی غەزا و پشتیوانی کە لە ئیسرائیلی کرد و ئەو هەموو قەتڵ و عامە و بە 50-60 هزار کەس لە ژن و مناڵی غەزەیەکان کوژران ئەمریکیەکان لەو کاتەوە زیاتر هەڵوێستیان وەرگرتووە ئەمەی ئێستاش کە ئەکرێ هەر ئەزانن ئەم جەنگە ئیسرائیل ئەمریکای تێوەگلاندووە لە جەنگێکا کە ترامپ خۆی ئەڵێ ئایندەکەی نادیارە یعنی بابەتەکەوەی ئێستا ترامپ خۆی و ئیدارەی کۆشکی سپی ئێستا ئەڵێن ئاکام و دەرەنجامی ئەم جەنگە و ئایندەی ئەم جەنگە نادیارە. لەبەرەوە جەنگەکە جەنگێکە بەڕاستی ئەمریکا لە کۆتاییە ئەگەر ئێمە قسە لەسەرەوەکەین ئەگەر ئێران بتوانێت خۆڕاگر بێوەکو تا ئێستا خۆڕاگر بووە و بتوانێت پارێزگاری لە وجودی خۆی بکە کە ئەمە جەنگی پارێزگاریکردنە لە وجود جەنگێکی ناهاوسەنگە بە هەموو شێوەیەک بەڵام جەنگەکە لە لای ئێرانیەکان ئەوەیە کە جەنگی پارێزگاریکردنە لە وجودی ئێران خۆی لە بەرامبەر غەتڕەسەی ئەمریکی و ئیسرائیلیە تا چەندە ئێرانیەکان بتوانن پارێزگاری لە وجودی خۆیان بکەن ئەمریکیەکان پێچێت لە کۆتاییە پاشەکشە بکەن لە بەشێک لە داواکاریەکان و لە ئامانجەکانی خۆیان و حتا ئێستاژانی ئێستاژەر هیچ جەنگێک هەرچەنە هەیە جەنگ نییە کە لەگەڵ جەنگەکە هەموو پەتەکانی دیالۆک و گفتوگۆ و ئەوانە بچڕابێ ئێستاش گفتوگۆ هەر لە ئارا هەیە لە پشتی پەردەوە بەڵام گفتوگۆیەکی ناڕاستەوخۆ و ئیش لەسەرەوە ئەکرێ حتا گفتوگۆیەک بێتە کایەکەوە چارەسەرێک بۆ ئەم کێشەی ئێستای ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە خۆی لە جەنگی ئەمریکا و ئێرانە ئەبینێتەوە چارەسەرێک بدۆزرێتەوە. باشە سەبارەت بە فشاری ئەمریکا بڵین ئیسرائیل لەسەر ترامپ زۆر لە توێژەری ئەمریکی شەرکە پێیان وایە نەتەنیاهو بڵین ئیسرائیل لۆبی جوولەکە فشاری زۆری لە ترامپ کردووە بۆ ئەم جەنگە و بڵین ئەمە شاوکات بوو لە سەروبەندی بەڵگەکانی ئیبستین
هیچ پەیوەندێکێ لە نێوان جەنگەکان و ئەو بەڵگانە چونکە ناوی خودی ترامپیش لە بەڵگەنامەکان داهاتبوو و کارتێک دژی بەکاربهێنرێ؟ بەڵێ خۆی ئەوەش قسەیەکە بۆ خۆی ئەوەش هەیە، بەڵام ئێمە ئەگەر مێژوو بخوێنینەوە لۆبی جوولەکە لە ناو لۆبی زایۆنی بە تایبەتی لۆبی زایۆنی لە هەردوو سەرەکەی لۆبی زایۆنی مەسیحی و زایۆنی جوولەکە خۆشیان کە هاوپەیمانێکی استراتیژی لە مێژینەن لەگەڵ یەکترا لۆبیەکی بەهێزیانەیە کە ئەوان زیاتر تەحەکوم بە بڕیاری ڕسمی ئەمریکی و ئەکەن بڕیاری جەنگ و بڕیاری ئاشتی و سیاسەتی دەرەکی ئەمریکیش حتا لەژێر فشاری ئەوانەدا ئەڕێژرێتەوە. ئەم لۆبیە تەحەکوم هەتا ئێستاش ئەگەر چی وەکو جاران نییە لاواز بووە لەو ئەچێ لۆبی کەش لەوان بێهێستر لەوان بەهێستر نییە تا ئەندازەیەک هێزی ئەوەی نییە تا ڕادەیە کە ڕکابەری ئەوانکە، بەڵام هێشتا کاریگەریەکی زۆری هەیە لەسەر ئیدارەی ئەمریکی سەرۆکەکانی ئەمریکا و بە تایبەتی دۆناڵد ترامپ کە ئەم بابەتەی دوورگەی ئبستینیش هاتوۆتە کایەکە بەشێک لە مەلەفەکانی ئەو دوورگەیە خۆ ئەسڵەن دوورگەکە خۆی بۆ ئەوە خوڵقێنراوە بۆ ئەوە دروستکراوە کە مەلەفات بۆ هەموو ئەو سەرۆک و کاربەدەست و مەسئولینانەی ئەمریکی و غەیری ئەمریکی دروست بکرێ بۆ ڕۆژانێک وەکو ئەم ڕۆژانەکەەوە ئەگەر ئیسرائیل تاڵەن جوولەکە لە پشتی ئەوەیە هەموو دیکۆمنت و هەموو بەڵگەکان شایەتیەوە ئەدەن کە موسادی ئیسرائیلی دەستێکی سەرەکی لە ئەو کارەساتان و ئەو فەزای حانە هەیە کە لە ئیبستین ڕوویداوە و ئەمەش ئامانجە سەرەکیەکە بۆ ئەوە بووە کەوا کارتێک بێ هەمیشە بەدەستی موساد و بەدەستی قەوارەی زایۆنیەوە کە لە کاتەکانی پێویست بە بەرژەوەندی خۆیان بەکاری بێنن و ئێستا یەکێکە لەو کاتانەوە کە پێچێ یەکێک لە فشارەکان و کارتەکانی دەستی قەوارەی زایۆنی ئەوە بێت لەسەر ترامپ کە بەردەوامی بدا بەو جەنگە و ئێستا ئیسرائیل نیگەرانە لەوەی کە ترامپ یعنی قسە و دەنگۆ هەیە کە گفتوگۆیەک لە ئارا هەیە ئیسرائیل لەوە نیگەرانەوە ئەیەوێ ئەمریکا درێژە بەو جەنگە بدا هەتاوەکو ئێران دێنێتە سەر چۆک و ئێران دێنێتە سەر ئەوەی کەوا هەموو داواکاریەکان و هەموو خواستەکانی قەوارەی زایۆنی بەدیبێنێ لە ئاشتی و لە ئەوەی کەوا ترسی قەوارەی زایۆنی بڕەوێنێتەوە کە ئێران مەترسی نییە بۆ سەر قەوارەی جوولەکە. بەڵێ سەبارەت بم بڵێن سیاسەتی ئیدارەی ترامپ لە خوری دووەم پێ دوایە خزمەت بە بڵێن داهاتووی ئەمریکا دەکات قازانجی لێ دەکات یاخود بە پێچوانە زیان لێدات ئەو جەنگانە جەنگی ئابووری کێشە لەگەڵ وڵاتانی ئەوروپا لەگەڵ کەنەدا ئەوەی لە ڤەنزوێلا ڕوویدا؟ بێگومان ئەوەی کە ئەمریکا لە ئەم جەنگ و نائارامیانەی دروستی ئەکا ئامانجەکانی خۆی ئەوەی کە خۆی ڕایەگەیەنێ ئامانجی پارێزگاریکردنە بە پلەی یەکەم لە پارێزگاریکردنە لە هەژمونی خۆی لە ناو نیظامی دەولی ئێستاە، یعنی ئەمریکا تاکە زلهێز بێ و کە هیچ ڕکابەر و هیچ کەسێک نەبێ لە بەرامبەریدا بۆستە. ئەمە یەکێکە لە ئامانجە سەرەکیەکانی ئەمریکا لە ئەم جەنگانەی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەڵی ئەگیرسێنێ و یەکێکی تر لە ئامانجەکانی کە ئەمریکا هەر بە ئامانجی خۆی داانێ ئەگەر چی ئەوە لە بەرژەوەندی ئیسرائیلی شایە بریتە لەوەی کەوا ئێران بۆمبی ئەتۆمی دەست نەکەوێەوە پرۆژە ئەتۆمیەکەی فەشەل پێبێنێ. ئەمەش دیارە لەبەر ئەوەیەکەوە ئەمنیەتی ئیسرائیل پارێزراو بێ لە ناوچەکەیە. بە هەمان شێوە ینی ئەمریکیەکان ئامانجیان ئەوەیە کە هێزی سەربازی ئێرانی لە ڕووی لۆجستی و لە ڕووی ساڕوخی بالیستی و ئەوانەشەوە ئەوە شەر ئیفلیج بکەن و ئێرانیەکان وا لێ بکەنە تەنها بتوانن ئیحتیفاز بە کیانی خۆیانەوە بکەن و نەتوان هەڕەشە بن بۆ سەر هەم ئیسرائیل و هەم هاوپەیمانەکانیان لە ناوچەکە. دیارە هاوپەیمانەکانی ئەمریکا بەدەر لە ئیسرائیل بریتە لەو دەوڵەتە عەرەبیانەی بە تایبەتی دەوڵەتەکانی کەنداو. بەڵێ سەبارەت بە بڵێن ئاڵۆزبوونی دۆخی ناوچەکە ئێران خۆی دانی بەوەداناوە بڵێن ملکەکانی ئەمریکا لە وڵاتانی عەرەبی بردومان دەکا، بەڵام ئەمڕۆ بڵێ موشکێکی ژاراستەی ئەزەربایجان کاو سنووری ئێرانە کرابوو درۆنێک ئەو ئێران ڕەتی کردبەوە موشکیش ئاراستی تورکیا کرابێت لە کاتێکە تورکیا دەڵێ موشکمان بۆ هاتووە. پێ دوایی چاوڵەکەیە بۆی هەم تورکیا تێوە بگلێ بڵێن وڵاتانی هاو سنوور هەم ئەزەربایجان؟ بێگومان ئێران هەر لە سەرەتاوە پێش ئەوەی جەنگەکەی هەڵبگیرسێت ئیعلانی ئەوەی کردبوو کە ئەگەر ئەمریکا پەلاماری ئێران بدا ئەمریکا و ئیسرائیل ئێران دەست ناپارێزە لە هیچ بنکەیەکی ئەمریکی لە بەرژەوەندیەکانی ئەمریکادا لە تەواوی وڵاتانی ناوچەکە و فعلەن لەگەڵ یەکەم
زەبری ئەمریکی بۆ سەر ئێران و لێدانی ئێرانیەکانیش پەلاماری بنکە و بارەگا و بەرژەوەندەکانی ئەمریکا حتا باڵێسخانەکانیشی لێ پارێزراو نەبوو لە ناوچەکانی کەندا و بە تایبەتی پەلامار درا، بەڵام بەنسبەت تورکیاوە ئێران بە هەموو شێوەیەک ئەوێ تورکیا نەخاتە ناو معادلەیەوە و تورکیا بە تایبەتی تورکیایەکێکە لە دەوڵەتەکانی ئەندام لە ناتۆوە ئەگەر تورکیا بێتە ناو قەزیەوە بۆ ئێران باش ناشێتەوە لەبەرەوەی ئێران تا ئێستا خۆی پاراستووە لەوە وەصفی تورکیاش بەوە کاکە دراوسەیەکی باشەوە بە هەمان شێوەش هەڵوێستەکانی دەسەڵاتی تورکی و حکوومەتەکەی ئەردۆغان و ئەوانش هەڵوێستێکی ناڕەزایەتیە بەرامبەر بە جەنگەکە و تا ئەندازەیەکیش جۆرێک لە هاوسۆزی تورکی لەگەڵ ئێرانیەکانە هەیە لەبەرەوە ئێران لە ناو معادلەیە تا ئێستا دیار نییە ئایا فعلەن موشکەکان لە ئێرانەوە ڕۆیشتۆ یاخود سیناریۆیەکە و دەستێکە بۆ ئەوەی تورکیا تێوە بگلێنرێت لە ناو ئەو جەنگ و هەرایی کەوا لە ناوچەکە هەڵگیرساوە. بەڵام ئێران بۆ خۆی ئەوێ ناوچەکە هەر هەمووی نائارام بێ، ناوچەکە هەر هەمووی بەشێک بێ لە جەنگەکە وەکو کارتێکی فشاریشە زیاتر بۆی کۆمەلگای نێودەوڵەتی فشارێکە بۆ سەر کۆمەلگای نێودەوڵەتی ئەگەرچی ئەمریکا تەحەکوم بە کۆمەلگای نێودەوڵەتی شەوەکە فشارێکە بۆ سەر کۆمەلگای نێودەوڵەتی کەوا بێنە ناو قەزیەکەەوە بێنە سەر خەت بۆ ئەوەی کۆتایی بەم جەنگ و نائارامیە بهێنرێت. بەڵێ سەبارەت بە داهاتووی سیناریۆکانی شەڕبەرز چۆن دەیبینی بڵێن هەفتەیە کە هێرشی ئاسمانی بەردەوامە خۆناکانی داهاتوو دیارن پلانەکانی داهاتوو وەچاویان لە ڕاپەڕینی چەکداری ڕاپەڕینی مەدەنی خەڵک یاخود دەگاتە قۆناغیەوەیش کە دەتوانن هێزی زەمینی بەکاربێنن؟ دیارە بەکارهێنانی هێزی زەمینی ئەگەر مەبەست ئەمریکا بێ یا ئیسرائیل بێ ئەوە زۆر ئاسان نییە بۆ ئەو دوو سوپایە کە تەداخلی عسکەری بکەن لە ناو خاکی ئێرانە. ئێران لە ڕووی جوگرافیەوە تایبەتمەندی خۆی هەیە، ئێران دەوڵەتێکە جوگرافیایەکی بەرفراوانی هەیە و جوگرافیایەکی سەختیشی هەیە، شاخاوی و هەموو جۆرە جوگرافیاکانی ئێران لە ناو خاکی ئێرانە کۆبووەتەوە هەموو لە شاخ و داخ و لە شوێنە سەختەکان. ئەمە بۆ خۆی گرفتێکە بۆ لە بەردەم هێزە ئەمریکی ئیسرائیلیەکانە کە نەتوان ئەوە بکەن لە ڕووی ڕێژە و کەسافەی سوکانیشەوە لە ڕووی خەڵکیشەوە ئێران وڵاتێکی قەرەباڵخە وڵاتێکی 8 ملیۆنی کەسە کە بەشی هەرە زۆریان یعنی عقیدەیەکی تایبەتی خۆیان هەیە بەوەی کە ئەو دەوڵەتە بە دەوڵەتی خۆیان نەزانن بە تایبەتی فارسەکان و ئازەرەکان کە ڕابەری کۆچکردو ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە کرایە ئامانج لەلایەن ئەمریکیەکانەوە هەر لە خودی ئازەریەکانە ینی فارسەکان و ئازەریەکان تا ئەندازەیەکی زۆر بە تایبەتی لەم کاتەیە کە ئیسرائیل ئەدا لە دەوڵەتەکەیان هاوسۆزی وڵاتەکەی خۆیانن ئەوەی کە هەبێ لە دەوروبەرە تەنها بلوجەکان هەیە حرەکەیەکی چەکداری مسلح و ناڕەزیان لە مێژە هەیە کە ئەو یەکێکە لە گرفتەکانی دەوڵەتی ئێران کە ئەوە چارەسەر بکرایە لەم سەریشەوە گرفتی کورد و کێشەی کورد بە هەمان شێوە ینی ئەم دوو پێک هاتەیە لە ناو ئێرانە معارەزە و مەترسین بۆ سەر ئایندەی ئێران و ئەگەر شتێک ڕوو بدا پێچێت لەم دوو بوقعە ڕووبدا لە بوقعی لای بلوجەکانەوە کە ئێستا ئەوان هیچ دەنگ و باسێکیان نیە و بێدەنگن لەوەی کەوا خۆیان تێوە بگلێنن لە جەنگێکا کە لایەنێکیان ئیسرائیلیە بەڵام کوردەکان پێکهاتەی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەش کە مافی خۆیەتی بۆ دەرفەتێک بگەڕێکەوە شتێک لە مافەکانی خۆی لە پەنای ئەو نائاڵۆزیانە بێتە دی لەوە چاوەڕێ ئەکرێ لە ناوچە کوردیەکانە لەوانەیە هەندێک سیناریۆ لە پێشەکەەوە ڕوو بدا و ئەگەر جەنگەکە درێژە بکێشێ ئەگەر جەنگەکە بەم شێوەیە ئەمریکیەکان درێژەی پێ بدەن و بیانەوێ ڕژێمی ئێرانی ئەگەر نەش ڕوخێ لاواز ببێ لەوانەیە لە ڕۆژهەڵاتی کوردستانە جۆرێک لە ئاڵوگۆر دروست ببێ هێزە کوردیەکان ئێستا ئیش لەسەرەوە ئەکرێ ینی ئاخیر دوایین لێدوان و قسەیەکە لە ئەمریکیەکانەوە لە ترامپەوە دەرچووە بۆ کورد و بە تایبەتیش بۆ باشووری کوردستان دەسەڵاتیارەتی باشووری کوردستان کە ئێستا میدیاکانی دەسەڵات خۆی ئەو هەواڵیان بڵاو کردەوە کە ترامپ کوردی ئاگادار کردوتەوە لە نێوان دوو بژاردا یان نەبێ لەگەڵ ئێمە بن لەگەڵ ئەمریکا یان نەبێ لەگەڵ ئێران بن
بژاردەی سێهەمی نییە ئەمەش بەڕاستی کورد ئیحراجەکە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە کە ئەمە دیارە پلانێک هەیە بۆ ئەوەی کەوا سینناریۆیەک لە ڕۆژهڵاتی کوردستانە بخڵقێندێ تەداخولێک ئەگەر لە ڕێگەی جوڵاندنی شەقامی کوردیەوە بێ لە ڕۆژهڵات و لە ڕێگەی جوڵاندنی هێزە کوردیەکانەوە بێ کە ئێستا هێزە کوردیەکان بەشێکیان خۆیان ئامادە کردووە بۆ ئەوەی کەوا بچنە ناو خاکی ئێرانەوە و لە پەنای ئەم ئاڵۆزیانە بتوانن ئەمرێکی واقع دیفاکتۆیە دروست بکەن وەکەوەی لە 92یەکە لە هەرێمی کوردستانە هێزە شۆڕژیارەکانی کوردستان توانیان ناوچەیت بەشی هەرە زۆری خاکی کوردستان ئازاد بکەن و لێرە ئەم هەرێمەی لێکەوتەوە کە ئێستا هەرێمێکی سەر بە دەوڵەتی عراقی فیدراڵە پێچێ لە ئێرانیشا ئامانجێکی لەو شێوەیە هەبێ کە مەلامیحەکانی ئێستا دەرکەوتووە لە چەند ڕۆژی ئایندەشا زیاتر دەرەکەوێت ئەگەر لێدانەکانی ئەمریکی و ئیسرائیلی لەسەر دەوڵەتی ئێران بەم شێوەیە بەردەوام بێ و ئێرانیەکانیش حد و حدودیان ینی ئیمکانیاتیان مەحدودە تا ئەندازەیەکی زۆر ئەوەندەی بتوانن کە احتیفاز بە وجودی خۆیانەوە بکەن لە کۆتاییە پاشەکشیەکەن بۆ ئەو شوێنانەی کە متمانە پێکراوی خۆیانە و بتوانن لەوێ پارێزگاری لە وجودی خۆیان بکەن پێم وایە لە من ناوچە کوردیەکانە ئەو ناوچانە جێگای متمانەی ئێرانیەکان نەبێت کە تیا بمێننەوە لە کۆتاییە ئەگەر جەنگەکە درێژە بکێشێ من ئەو قسەیەم بەو شێوازەیە کاڵم ئەگەر جەنگەکە درێژە بکێشێ ئەگەر بەم شێوەیە لە ئێرانیا لە بنکە و بارەگا ئێرانیەکان و بە تایبەتی سوپای پاسداران بدرێ سوپای پاسدارانی ئێران کە لە بنکەکانی خۆیانە نەتوانن بژین و بە ئامانج بگیرن لەلایەنی فڕۆکە و موشکەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە و لە دەرەوەی بنکەکانی خۆشیان لە پاسگا و شوێنەکانی خۆشیانە خۆ ناتوان ناو خەڵکەکەیش متمانەشیان بە خەڵکەکە نیە لە کۆتاییە هەرە بێ ناوچەکە بەجێبهێڵن ئەگەر بە نەزەری خۆیان لەوانەیە بە شێوەیەکی کاتیش بێ ئەو پێشهاتانە لە ڕێمانایە تا چەندە کورد ئەتوانێ ئەو فەراغانە پڕ بکاتەوە ئەوە جێبهێڵین بۆ ئایندە بزانین ڕووداوەکان بەرەو کوێمانە بات باشە بەس مامۆستا کورد دوای لەسەر ڕۆژهەڵاتی قسە دەکەین بەس کورد لە هەرێمی کوردستان چۆن مامەوە بکە ببێتە بەشێک لە پرۆژەی ئەمریکا و ئیسرائیل یاخود خۆی بێلایان بێ یاخود پرۆژەی خۆی هەبێ لەبەردەم چیدا لە باشووری کوردستان طبعا کورد بەڕاستی لە مووقعێکی حەریجای ئێستا یعنی مووقفی زۆر سەختە مووقفێکی تایبەت و یەکلاکەرەوە دەربڕێ لەلایەکەوە دۆستی ئەمریکیەکانە و لەگەڵ ئەمریکا خۆی بە هاوپەیمان و بودجەی تایبەتی ئەمریکی بۆ هێزی پێشمەرگە هەیە لەلایەکی تریشەوە لەگەڵ ئێرانە تا ئێستاش پەیوەندێکی باش لە نێوان هەرێمی کوردستان و دەوڵەتی ئێرانە هەیە و علاقەیەکی باش حتا ئێرانیەکانیش بە بەراورد بە دەوڵەتەکانی تری ناوچەکە مامەڵەیەکی باشیان لەگەڵ هەرێمی کوردستانە هەبووە لە نێوان ئەم دوو دۆستا ئەگەر بشێ بڵین ئێستا هەرێمی کوردستان بەداخەوە عنی کەوتۆتە ناو واقعەکەوە کە ئەمە ئەزمەیە بەڕاستی بۆ هەرێمی کوردستان و لەم ئەزمێشا پێویستە هەموو هێزە سیاسیەکان و تەنانەت خەڵکیش و کۆمەڵگەی مەدەنیش هاوکار بندەوەی کەوا ئەم هەرێمە لەم قۆناغە تێپەڕێنرێت چکە ئەمە قۆناغێکی زۆر مەترسیدارە ئەگەر کورد ببێتە بەشێک لەو جەنگە لە ساڵحی ئەمریکیەکان و ئەمریکیەکان دوجار لەگەڵ دەوڵەتی ئێرانە ڕێبکەون ئەوە ئێمە لێرە ئەبینا وەکوواڵەی پۆڕی خوراو بەدەستی ئەم دەوڵەتانەی دەوروبەرمان جگە لە ئێرانیش دە حتا دەوڵەتەکانی تریش لەبەرەوە ئەمە ینی ئەمێنێتەوە سەر ئەوەی کە تا چەندە متمانە بە ئەمریکیەکان بکرێ کە ئەیانوێ لە ئێرانە چی بکەن ینی ئەهداف و ئامانجی ئێرە ئەمریکا ڕوون بێتەوە ئەوێ لە ئێرانە چی بکەوە ئەگەر بابەتەکە ئەوە بێکەوە واقعێک بۆ کوردەکان لە ڕۆژهەڵاتە دروست بکە خۆ کوردیش ئەبێ بە جۆرە لە جۆرەکان لە باشووریش هەر ئەبێ هەڵوێستێکی پۆزتیفی هەبێ بۆ ئەوەی کەوا فاکتەری یارمەتی دەربێ بۆ ئەوەی کوردەکانیش لە ناو ئێرانە بەشێک لە مافەکانی خۆیان بەدەست بێن بەڵام ئەگەر هەر ئەوە بێ کورد وەکو کارتێک بەکار بهێنرێ و بۆ لاوازکردنی ئێران بەکار بهێنێ و دوا جاریش ئەمریکا لەگەڵ ئێرانە دانیشێ و سازشێک و ڕێکەوتنیەک دروست ببێ ئەو کاتە کوردەکان وەکو سووریا ئەمە تەجروبەی سووریامانەیە لە سووریا هیچ نەمایانی بە هەسەدە نەکرێ کە هەموو جەنگێکیان پێکردن هەموو شەڕێکیان لەگەڵ داعش و غەیری داعشا پێکردن دوا جار کە ڕژێمی بەشار ئەسەد ڕووخا ینی هەر نەگەر ئەوەی کەوتیان ئەمانە جەنگاوەرێکی ئازان
بەڵکو سوکایەتیش کرا وتیان بە پارە ئەمە پارەمان پێداون ئەو جنگانیان بۆ کردوین ئەم تەجروبەیە ناکرێت لە شوێنێکی کەیشاوە بە تایبەتی هەرێمی کوردستان کە ئێمە ئەوە بۆ 30 ساڵە بێت ئێمە خاوەنی ئەزمونێکین خاوەنی قوارەیەک و حکمێکی خۆبەخۆ و خۆماڵی خۆمانین ئێستا لە کونفەیەکوونێکە ئێمە هەموو ئەوانە بەزایە بدەین و بیکەینە قوربانی بەرژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیل بەڵام ئەبێ ئەوەش بزانین کە ئایا ئەمریکا نیازی چییە و بەرنامەی ئەمریکا هەرچەنە ئەمریکیەکان جێگەی متمانە نین ئەو تا استراتیژی ئەمنی قومی خۆیان کە دایان ڕشتوتەوە 3 مانگ 4 مانگ لەمەوە پێش ئێستا پێچەوانەی و استراتیژی خۆیان ئیشەکەن ینی سەوابەتیان نییە حتا لە ئامانجەکانی خۆشیان و ئێرانیش بە هەمان شێوە ئێرانیش وڵاتێکی گاڵتە پێکراو نییە بەڕاستی ئێران دەوڵەتێکە خۆڕاگرە و سوپایەکیشی هەیە چەکداری ئێرانی سوپای پاسداران بە تایبەتی سوپایەکە هەر لە سەرەتاوە ڕاهێنراوە عقیدەی جەنگی غیرە متەکافی یعنی عقیدەی جەنگی ناهاوسەنگی بۆ کراوەتە عقیدە یعنی باوەڕی بەوە هەر لە سەرەتاوە ئەو باوەڕێیان پێداوە کە ئێوە ئەجەنگێن نەک جەنگێکی هاوسەنگ جەنگێک لە بەرامبەر زلهێزانە ئەجەنگێن یعنی لەسەر عقیدەیە دروست بووە جێشی ئێرانی وەسپای بە تایبەتی پاسدارانی ئێران و تا ئێستاش لە ناوچەکانی خۆیانە احتیفاز بە وجودی خۆیانەکەن وە خەڵکەکەشیان بە تایبەتی ئەوەی کە زۆر وەکو خۆیان ئەڵێن ئینقیلابیە تا ئەندازەیەکی زۆر هەتا ئەم دقیقەیە پشتیوانی و پشتگیری لە دەوڵەتەکەی خۆیانەکەن بە تایبەت فارسەکان و ئازەرەکان بەڵام ئەمێنێتەوە ئەوانەی ترکە پێکهاتەکانی کە ئەوە کێشەیەکە کە ئەبێ ئەمریکیەکان چارەسەری ئەو کێشەیە بکەن بە شێوەیەکە بەڵێستا تا ئێستا ڕوونە بۆ نمونە استراتیژی ئیسرائیل ئەمریکا بۆ کورد هیچ ڕوونیەکی تێدایە کە ئایا شتێکی بۆ کورد تێدایە ئەم دۆخە یاخود وەکو کارتی فشار وەکو مەشغوڵکردنی ئێران و کەمکردنەوەی بڵێن فشارەکان زیادکردنی فشار لەسەر ئێران بەکاریبێن هیچ ڕوونیەکی تێدایە بارودۆخە خۆی طبعاً هەتا ئێستا هیچ ڕوونیەک لە ئامانجەکانی ئەمریکیانی هەتاوەکو کوردڵی پێخۆشکە ئەوەی کە هەیە تەنها فشارە تەنها ئەوەیە کەوا ئەمریکا کارتی کوردیش بەکار بهێنێ کارتی وەکو کارتی فشار وەکو کارتی لاوازکردنی زیاتر لەگەڵ هێرشە سەربازیەکانی خۆی بۆ سەر ئێران کارتی فشاریش لەسەر زەوی بەکاربێنێ هێزە چەکدارە کوردیەکان و بە تایبەتیش ئەگەر لە باشووری کوردستان هێزی پێشمەرگە و دەسەڵاتدارەتی هەرێمی کوردستان بێنە ژێرباری داواکانی ئەمریکاش تەنانەت ئەمریکا پێشی خۆشە هەرێمی کوردستانیش تەداخلی سەربازی بکە و ئەمریکیەکان پێ ئەچێت طموحی ئەوەشیان هەبێ خاکی کوردستان کە ئێمە سنوورێکی دوور و درێژمان لەگەڵ دەوڵەتی ئێرانە هەیە و خاکی کوردستان بەکار بهێنرێ بۆ هەر هێرشێکی زەمینیش ئەگەر ئەمریکیەکان خۆیان بەو هێرشە زەمینیش هەستن کە ئەویان تا ئەندازەیەک دوورە بە ئەمریکا هێزی سەربازی بێنێت و بچێتە ناو جەنگێکەوە لە ناو ئێرانە چونکە تەجروبەکانی پێشویان لە ناو ئەفغانستان و لە هەندێک شوێنیکە شکستی هێناوە و قوربانی زۆریشیان داوە لەو پێناوەیە و لە زۆنگاوێکیان بۆ خۆیان دروست کردووە بەڵام ئەوان زیاتر مەبەستیانەکەوە کوردەکان لەسەر زەوی واقعەک بخڵقێنن بەڵام کوردەکان بۆ خۆشیان حەزەکەنە واقعە بخڵقێ بەڵام ئەمریکا خۆی ئامانجە سەرەکیەکەی چییە ئایا لە نیوەی ڕێگا ئەم کوردانە بەجێ ناهێڵێ ئایا پلان و بەرنمەیەکی هەیە کە پشتیوانی لە کوردەکان بکە تا ئەگەنە بۆ نمونە هەرێمێکی وەکو ئەم هەرێمەی کوردستان حتا تا ئەگەنە ئەوەی کەوا لە کۆتاییە یەکێک لە مەرجەکانی ئاگربەس و ڕێکەوتنیان لەگەڵ دەوڵەتی ئێرانە ئەوە بێ کە کوردەکان مافە کللتوری و سیاسی و ئەوانەیان بۆ دەستەبەر بکرێ حتا ئەوەش ینی ئەگەر زەمانەتی ئەوەش بکرێ حەقوایە ینی کورد مووقفێکی لەوانەیە ئەو کاتاڵ قسێکی کە ئەبێ کە ئایا کورد مووقفێکی لایەنگیری بۆ ئەمریکیەکان و بۆ ئەم لێدانانەی ئێران هەبێ بەڵام لە هەموو حاڵەتەکانە تێوەگلانی کورد لە بەرژەوەندی دۆزی کورد نییە و لە بەرژەوەندی ئایندەی کورد نییە چونکە بەڕاستی لە ناوچەکەیە ئەم جەنگە جەنگێکی بێزراوە لەلایەن گەلانی ناوچەکەەوە هەر لایەنێک بچێتە ناو ئەم جەنگەوە لەلایەن گەلانی دنیاوە بە قیزەون سەیرەکرێ ئەوە گرفتە سەرەکیەکەیە خەڵک سەیری ئەوە ناکە گەلانی تر سەیری ئەوە ناکە کە کورد مافی خوراوە و مافی پێشێل کراوە بەڵکو سەیری ئەوەیەکە کە کورد بەشێکە لە ئەجێندای ئیسرائیلی کە ئێمە جارە بەوە متتەهمین کە ئیسرائیلی دووەمین و کە مەحتەخالیف و هاوپەیمانی ئیسرائیلین ئێستاش لەم جەنگە مەیدانیا کورد بچێتە ناو ئەو جەنگەوە بەڕاستی کورد پێم وانییە قازانجێکی ئەو تۆ بکاوە سەرانی کوردیش و بە تایبەتیش ئێستا لە هەرێمی کوردستان تا ئێستا
سەرکردایەتی سیاسی لە کوردستان لە هەرێمی کوردستان سیاسەتێکی حەکیمانەی نواندووە ئەویان جێگەی دەستخۆشی و جێگەی ئەوەیە کە هان بدرێن بۆ ئەوەی کەوا هەرچیان کردووە تێوە نەگلێن لەم جەنگەیە کە ئێستا لە ناوچەکەیان ڕوئەدا. بەڵێ سەبارەت بە وڵاتانی عەرەبی کەوان بڵێندەکەکانی ئەمریکای لێیە بردومان کراوە تاوەکو ئێستاوان ناتونەتە ناو جەنگەکە پێوەستە بەوای ئەوانیش ترسیان هەیە لە نیوەی ڕێگە ئەمریکا و ئێران ڕێککەون پێ دوایە ئەگەر لایەن ڕوون بە ئێران دەڕوخی خۆشیان ناتن ناو جەنگەکە وڵاتانی عەرەبی؟ طبعا وڵاتانی عەرەبی ئەسڵەن بە ناڕاستەوخۆش بێ ئەم جەنگە لە پێناو ئەوانە لەسەر خواستی ئەوانە و ئەو بنکانەی کە لە ناوچەکان ئەو بنکانە بۆ لێدانی هەموو نارێکی ئەمریکیە بە ئێرانیشەوە و ئەوان نایەنە ناو جەنگەکەەوە بەڵام جەنگەکەیان پێخۆشە یعنی بەشی هەرە زۆریان ناڵم هەمویان جەنگەکەیان پێخۆشە بە تایبەتی ئیمارات کە ئێستا بووەتە بەشێک لە سیاسەتی ئیسرائیلی و ئێرانیش هەست بەوە ئەکاوە بینین چڕی لێدانەکانی لە ناو وڵاتەکانی کەنداوە زیاتر لەسەر ئیماراتە ئەمانە بەشێکن بە ناڕاستەوخۆ لە جەنگەکە بەڵام ئەوانە نایەنە ناو جەنگەکە و نابنە بەشێک چونکە لەوە چێ ڕای گشتی ئیسلامی و عەرەبی و ئەوانە تەقبولی زۆر ئەوە نەکاکەوە ئەمانە بە تەواوی ببنە بەشێک لە ئەجێندای عسکەری ئیسرائیلی و پارێزگاری لە وجودی ئیسرائیلی و بەرژەوەندی ئیسرائیلی بکەن چونکە ئەم جەنگە بەڕاستی بە هەموو تێبینیەکمانیشەوە لەسەر نظامی ئێرانی و ڕژێمی ئێرانی ئەم جەنگە جەنگی پارێزگاریکردنە لە وجودی ئیسرائیل لە ئایندەیەکی دوورا بێ یان نزیکا بێ ئەمریکا و ئیسرائیلیەکان بە هەموو شێوەیەک ئەیانەوێ هیچ مەترسیەک لەم ناوچەیان نەمێنێ ئەگەر 100 ساڵی کەش ببێتە مەترسی لەسەر قوارەی زایۆنی لەبەرەوە جەنگەکە لە بەرامبەری ئێرانە جەنگی پارێزگاریکردنە لە بەرژەوەندیەکانی ئیسرائیل جەنگی پارێزگاریکردنە لە ئەمنی تاقە ئەو تاقەی کە لێرە بە تاڵان ئەبرێ لەلایەن ئەمریکیەکان و غەربیەکانەوە بە تایبەتی لە ناوچەی کەنداوە ینی بە هەموو مانایەک ئەم جەنگە جەنگی تاڵانکاری ئەمریکیە کە وڵاتە عەرەبیەکان جوندی ئەمریکین لەو بابەتەیەوە جوندی ئەمریکی و سەربازی ئەمریکی و کارگوزاری ئیدارەی کۆشکی سپین لە بەتاڵانبردننی خێر و بێری ئەم وڵاتانەی کە لە ناوچەکایە لە پێناوی بەرژەوەندیەکانی قوارەی زایۆنی و خزمەتکردن بە ئابووری ئەمریکی. بەڵێ تا چەند ئامانجی بڵین بەتایبەتی ئیسرائیلەوەیە کە لەم جەنگەدا بڵین وڵاتانی عەرەبی جگەلەوەی کە بنکەکانی ئەمریکای لێ خۆشیان بێنە ناو شەڕەکە وڵاتەکانیان ڕوبەڕووی وێرانکاری زۆر بێتەوە جگەلەوەی کە بەرز زوو حاکمەکانیان تەسلیم بوون وڵاتەکەش بڵین وێران بێت وڵاتەکانیان. من بە دووری ئەزانم کە لەسەر ئاستێکی ڕسمی بێنە ناو جەنگەکەەوە و ئەو جەنگە هەتا ئێستا خۆیان بڕایان نەگەیاندۆ کە یعنی ئەوان بەشێکن لە جەنگەکەەوە حتا پشتیوانی لە ئەمریکاشەکەن لە جەنگەکەیە بەڵکو لە بەرامبەریشا سەرۆکی ئەمریکا دوێنێ پێرێ بوو کە بەیانێکی بڵاو کردەوە داوای لێبوردنی لە وڵاتانی ناوچەکە کرد کە ئێمە ناچارین بەوەی کەوە لە بنکەکانی ئەمریکا بدەین کە لە وڵاتانی ئێوەیە ئەمە جەنگێکە جەنگ لە نێوان ئێمە و ئەمریکیەکانە و وڵاتە عەرەبیەکانیش نایانەوێ بەو شێوازە بە تایبەتی ئەم جەنگەوەکو جەنگی عێراق نییە کەەوە هاوپەیمانەتێکی جیهانی کە ئیسرائیلی تیا نەبێت دژی عێراق ڕژێمی سەدام حوسێن دروست بوو ئەم جەنگە جەنگی ئەمریکا و ئیسرائیل لە بەرامبەر بە ئێران یعنی ئابڕووچوونە بۆ دەوڵەتە عەرەبیەکان بێنە ناو جەنگێکەوە شانبەشانی ئیسرائیل لە بەرامبەر ئێرانە لەبەرەوە دەوڵەتە عەرەبیەکان ناتوانن لەبەر ڕای گشتی عەرەبی و ئەوە تەقبولی ئەوە ناکرێت لەوە چێت تا ئێستا تەقبولی ئەوە کراوە کە سازشێکی زۆریان لەگەڵ خەوارەی زایۆنیا کردووە و بوونەتە خزمەتگوزار بۆ بەرژەوەندیەکانی قوارەی زایۆنی و سەفارەتەکانیان ئاڵای ئیسرائیل لە وڵاتەکانە ئەشەکێتەوە بەڵام بێنە جەنگیشەوە و جەنگی پارێزگاری لە قوارەی زایۆنی و قوربانی بدەن و خەڵکی خۆیان بکەنە قوربانی قوارەی زایۆنی پێچێ ینی شەقامی وڵاتەکانیشان تەقبولی ئەوە نەکەن بەڵام لەوە ئەچێ ئیمارات متەحەمیسە ئیمارات تایبەتمەندی خۆیە ئیمارات خێزانێکن حاکمن لەوێ
ئیمارات خۆی لە سەدا هەشتای ئەو خەڵکەی لە ئیماراتە خەڵکی ئیمارات خۆی نییە ئیسا ئیماراتیەکان بوونەتە کەمینە ناتوانێت شۆڕش بکات لە سەدا هەشتای خەڵکی بەنگلادش و فیلیپین و هندی و نازانم چوە خەڵکی دەرەکیە خەڵکی دەرەکیش کە زۆری نەبوو لە ناوڵاتێکە و خەڵکی دەرەکیە بۆ کاسپی و کار هاتووە ناتۆ شۆڕش بکات لە بەرامبەر دەسەڵاتێکە لەبەرەوە هەتا ئێستا کە ئیمارات ئەوەی بۆ چووەتە سەر ئەوەیەکەوە خێزانێک ماوەتەوە لە ناو ئیماراتە حاکمە لەگەڵ کەمینەیەکی دەوروبەریانە ئەوی کەی هەمووی بیانیە لەبەرەوە مەجالەکەیان زیاتر بۆ کراوەیە هەموو نۆکەرایەتیەک بکەن بۆ قەواری زایۆنی. بەڵێ سەبارەت بە بڵێن بەدیلەکان بۆ دۆخی ئێران پێ دوایە ئەمریکا و ئیسرائیلی جامەدەکاریەکیان کردبێت چەندە ئێستا ڕوون نییە شەڕەکە بەکوێ دەگا ئەو بەدیلانەی باز دەکرێن بۆ ناوچەکە بۆ کورد چۆنن؟ طبعاً ئەم جەنگە ئەگەر درێژە بچێشێەوە ئەمریکی و ئیسرائیلیەکان نیازیان هەبێ بەردەوامی بدەن بەم جەنگە و کولفەکەی بگرنە ئەستۆوە هەموو ئامادەیەک دەربڕن بەوەی تا ئەم جەنگە یەکلا نەبێتەوە ئامانجەکانیان نەیەتە دی واز نەهێنن ئەو کاتە ئێران لە کۆتاییە ینی توانای ئێرانیش سنووردارە لە کۆتاییە ئێران و ڕژێمی ئێران دەسەڵاتدارەتی جمهوری ئیسلامی دێتە سەر خەدووە جۆرێک لە سازش لە کۆتاییە لەوانەیە لەگەڵ ئەمریکیەکانە بکاوە بەڵام ئەگەر زیاتر خۆڕاگر بێ بتوانێت ئیدارەی ئەو جەنگە بکەوە احتیفاز بە وجودی خۆی بکە و بە تایبەتیش ئەگەر فاکتەری دەرەکی یارمەتی دەر هەبێ بۆ بەرگریکردن لە خۆی بە تایبەتی ڕووسەکان سینیەکان ڕاست بکەن لەگەڵیانە و لە پشتەوە تەمیلیان بکەن و یارمەتیان بدەن پێم وایە ئێران بەم شێوەیە بە سەرکەوتوی لە کۆتایە لە جەنگەکە دەرەچێ بەڵام ئەمە زۆر دوورە ئەگەر ئەم جەنگە درێژە بکێشێ من پێم وایە ئێران لاوازەکرێ بە تایبەتی قیادەکانی یەکەمی ستافی یەکەمی قیادەی ئێرانی هەمویان تیا چوون ئێستا ئەتوانین بڵێن ستافی دووهەم جیلی دووهەمی قیادەی ئێرانی هاتوونەتە پێشەوە کە ئەوانیش مستەهدەفن ئەمانە و بەشێک لەوانشکەوە هەر ئێستاکە لە ناو ئیدارەی ئێرانیان لەگەڵ ئەوان کە جۆرێک لە گۆڕانکاری لە سیاسەتەکانی ئێرانە ڕووبدا خۆ ئەگەر ئێران ئامادەی دەربڕێ بەوەی کەوا گۆڕانکاری لە سیاسەتی خۆیان ئەکا و ئەبێتە دەوڵەتێک لە چوارچەوەی دەوڵەتەکەی خۆیان و ئیتر پەل ناهاوێ بۆ دەوروبەری و واز لەو تەزدیری سەورە و تەزدیری ئاجێندای خۆیە بێنێت پێم وایە لەگەڵ ئەمریکیەکانە زوو ئەگەنە ڕێکەوتن کە گەیشتنە ڕێکەوتنیش ئەمریکیەکان ئەگەر بیانەوێت لە چوارچەوەی ئەو ڕێکەوتنەی کە لەگەڵ ئێرانیەکانە دۆسەی کوردیش بکەنە بەشێک لە ئەو ڕێکەوتنانەوە ئەگەر بیانەوێت و ئەگەر ئێرانیش لە ئەخیرا لاواز بێ و نەتوانێت بەرگری لە خۆی بکە من پێشبینی ئەوە کەم لە کۆتاییە ئەگەر بەم شێوەیە ئاوا لە ئێران بدرێ وەکوتم ئێرانیەکان لە بۆقعەیەکی جوغرافی دیاریکراوی متمانە پێکراوی خۆیانە لە ناو خەڵکەکەی خۆیانە ئەوانەی کەوا بە هاوسۆز و بە پشتیوانی خۆیان ێزان لە ئاستی شەقام و خەڵکە احتیفاز لەو شوێنانە ئەو شوێنانەی کە جێگەی مەترسین بەجێ بێڵن بە تایبەتی ناوچە کوردیەکان ئەو کاتە هێزە کوردیەکان ئەگەڕێنەوە بۆ ئەو شارانە و ئەو ناوچانەی خۆیان ئایا لەوێت تا چەندە سەرکەوتووە بن ئەو فەراغە پڕ بکەنەوە ئایا تا چەندە ئەتوانن ئیدارەی ئەو ناوچەیە بکەن و تەجروبەیەک و ئەزمونێک بخۆڵقێنن کە جێگای ستایش بێ و دواتریش کە جەنگەکە یەکلا بوویەوە و ڕێکەوتنێک لە نێوان ئەمریکا و ئێرانە ڕوویە کە من بە دووری ئەزانم جارێەوە ڕووخاندنی ئێران و ئەوانە زۆر بە دوور ئەزانم بەڵام لاوازکردن و هاتنە ژێرباری هەندێک لە داواکاریەکان و هەندێک پاشەکشەی مەدانیش بەو شێوەیە کەوتمان لەوانەیە ڕووبدا ئەو کاتە لەوانەیە لەسەر ئاستی سیاسی جۆرێک لە ڕێکەوتن و سازش لە نێوان کورد و حکوومەتی ئایندەی ئێرانە ڕووبداتکەوە جۆرێک لە چارەسەری کێشەی کوردی تیابێت. باشە ماوەسە دووە پرسیار مەسەر ڕابەری نوێیە ئەمڕۆ دۆناڵد ترامپ خۆشی قسەی کرده بوو دەڵێ دەبێ بەشدار بم لە دیاریکردنی ڕابەری نوێ بەڕێز سەرنجت چییە؟ تاوی لە چییە کە دەڵێ موجتەبا خامنەی کوڕی ڕابەری پێشووی ئێران بژاردەیەکی باش نیە ئەمریکیەکان چاوێن لە چییە؟ و قۆناغی دوای ڕابەریش لە ئێران توانیان ئیدارەی بدەن تاوەکو ئێستا بە کورتی بێ سوپاس دەکەم. ئەمریکا ئیدعایەوەیە کاکاڵێ هەموو شتێ لە ئێرانە بێ بە دڵی من بێ ینی ترامپ بە تایبەت ترامپ واڵێ هەموو شتێ لە ئێرانە
بەدڵی ئەو بێ ئەگەر بەدڵی ئەو بواە ئەم جەنگە ڕووی نەدا ینی ئەوە هەر قسێکی ئیستێلاکی محلیەوە کۆڵێن ئەجینا ئێرانیەکان ڕەیان هاتە سەر هەر کەسێک ئەیکەنە ڕابەری خۆیان و هیچ حسابێکیش بۆ ڕێی ترامپ ناکەن چونکە ئەگەر حساب بۆ ڕێی ترامپ بکەن ئەسڵەن ئەم جەنگە ڕووی نەدا ئەگەر بەدڵی ترامپ سەر و کۆمار دانێن و ڕابەر دانێن و بەرپرسان دانێن ێتر ئەم جەنگە زیادەیە هیچ کێشەیەک لە ناوچەکان ڕووی نەدا لەبەرەوە ئەوە قسەیەکە ئیستیهلاکی محلیە باز زۆرێک لە قسەکانی ترامپ بەڕاستی هەر بووە ئەوەیە کەوا قسەی و لەناو بەخەرجی ئەداوەکو ئیستیهلاک بەڵێ قۆناغی بڵین دوای ڕابەریش تا کوێست توانیوانە ئیدارەی بدەن بەڵافو بە قۆناغی دوای ڕابەر دوایەوەی کە ڕابەری پێشوو بڵین تیرۆر کرا توانیوانە ئیدارەی بارودۆخەکە بدەن یەکێک لە یعنی دیاردە هەرە سەرسوڕهێنەرەکان کە ئەمە نامۆیە بە سروشتی هەموو دەوڵەتەکان ئەوەیە کە زۆربەی هەرە زۆری قیادەکانی دەوڵەتی ئێرانی تیاچوون بەڵام ئیدارەیەکی زۆر ناوازەی ئەو ململانێ و جەنگە ئەەکەن و دەوڵەت تا ئێستا وەکو هیچی لێ نەقەوما بێوە تەسەڕوفەکە بەڕاستی ئەمە جێگای تێڕامانە چکە پێم وایە دەوڵەتی ئێران هەر خۆی سروشتی مێژووی ئەم ئێرانە وایە ئێران کیانێکی حەزاریە یعنی ئێمە ئەگەر تەماشا بکەین ڕژێمی شای ئێران کە ڕووخا هەموو دەوڵەتەکە هەڵوەشایەوە بە سوپا و بە موسسات و بەدام و دەستگایانەوە بەڵام لە ماوەیەکی زەمەنی زۆر کەم ئەم دەوڵەتە لەسەر پێی خۆی وەستا حتا جەنگی عراق و ئێرانیشی بۆ خڵقێنرا بەڵام ئەم دەوڵەتە گەیشتەوەی کە ئێستا ململانێ لەگەڵ ئەمریکاکە بەڵام تەماشاکەی لە عێراقا 40 ساڵە عێراق کە عراقیش خۆی بۆ خۆی خاوەنی کۆمەڵی حەزاراتی ڕابردووە بەڵام دەوڵەتێکە کە هەمیشەدا نەیتوانیوە لەسەر پێی خۆی بوەستێوەکو ئەم بوقع جوغرافیە ئەبینین 40 ساڵە سەدام حوسێن ڕووخاوە تا ئێستا دەوڵەت نییە ئەمە حکومی میلیشیا و حکومی نازانی کەس نازانێ هەر کەسێ و بۆ خۆیەتی لەبەرەوە ئێران بەڕاستی لەم جەنگەیە یەکێک لە خاڵە بەهێزەکانی ئەوەیەکەوە هەموو ستافی حکومڕانی ئێرانی تیاچوون و ئیدارەی جەنگەکەش بەسەرکەوتووی تا ئێستا داویانە و ئیتر لە ئایندەیە ئەگەر شکستیش بێنن بەڕاستی جێگەی لۆمە نین لەبەرەوەی ئەو غەتڕەسە ئەمریکی و ئیسرائیلی بەرامبەر بە ئەو دەوڵەتە هیچ دەوڵەتێکی کە تەحملی ئەو پەلامار و هێرشە ناکات. بەڵێ سوپاس دەکەین بەڕێز مامۆستا کامیل مححمود چاودێری سیاسی مادومان کردی کە لە هەڵەبجەوە لەگەڵ مابووی سوپاسی ئامادەبوون دەکەین. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ.